ڕاوێژکارێ ئەولەهەیە نەتەویە ئەمریکا ئیرۆ سەردانە مۆسکۆیا پایتەختە رووسیا کرووێ دێ جوینن خۆدە لەگەل بەرپرسیارن رووسیا دۆزە سووری بەگشتی و ئەستراتیجەتە ئەمریکا دەربارەی ڕۆژهەڵاتێ چەمێ فەراتێ گوتوبێژ بکێ. ڕۆژنامەیە ئەلحەیات ئەشکەرە کرد و جۆن بۆلتۆن ڕاوێژکارێ ئەولەهەیە نەتەویە ئەمریکاوێ لە مۆسکۆ لەگەڵ سێرجی لاڤرۆف وەزیرە دەرڤێ رووسیا و نیکۆلای باترۆشیف ئەمیندارێ ئەنجومەنی ئەولەهەیە رووسیا بجوێ. بژێ ئالیخۆڤە کرملینە رووسیا ئەشکەرە کرد و ڤلادیمیر پوتین سەرۆکێ رووسیا وێ لەگەڵ جۆن بۆلتۆن ڕاوێژکارێ ئەولەهەیە نەتەویە ئەمریکا بجوێ و دۆزە سووریە و استراتیجەتە ئەمریکا دەربارەی ڕۆژهەڵاتێ چەمێ فەراتێ گوتوبێژ بکێ. بەرپرسیارێ کرملینە رووسی ئەشکەرە کرد و ئەگەر هەیە ڤلادیمیر پوتین سەرۆکێ رووسیا و دۆناڵد ترامپ سەرۆکێ ئەمریکا لە پاریسا پایتەختە فەرەنسا و یانژی لە بوێنس ئایرس دێ چارچۆڤەیە جوینە سەرۆکێ وڵاتێن زلهێز دەبجبن. ڕۆژە چوارشەمە بووری جۆن بۆلتۆن ڕاوێژکارێ ئەولەهەیە نەتەویە ئەمریکا دلێ دوانەکەی دەشبۆی ڕۆیتەرز ڕاگەهاند کە رووسیا لە سووریە دڕەوشەکە خراپ دەیە و رووسیا دخوازێ ئالیێن ناودەوڵەتی پشتەوانیا وێ بکەن لەومە ئەف چەند وە دکێک و ئەمریکا دەگوتوبێژیەدە لەگەڵ رووسیا دەربارەی سووریێ بەهێز بێ. هەروەها بۆلتۆن سەربار کرد و گوت و ئەس دەوێ باوریە دەمە و رووسیا ناخوازێ دە سووریەدا بمینێ ژبەر دووبارە ئاڤاکردنا سووریێ دەم و پشتەوانیەکە مەزن ژێرە دوێ لەوما رووسیا دخوازێ پشتەوان و ئالیکارێکی شخۆرە ببینێ.